سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامین کاتێک باز لە درامای بەهێز و پڕبینەر و جیاواز و گونجاو کاڵین گونجاو لەگەڵ دابوونەریتی کۆمەڵگەی کوردیە ئەکەین کاتێک باز لە ئەم خاڵاناکەین لە هەر درامایەکە هەبێت بێگومان یەکەم دەستگا یەکەم شاشەکە بەبیری هەر تاکێکی کووردا بێت دەستگای میدیای کورساتە کە هەمیشە بەم کارانەیە بەم دراما و فیلمانەیە ناسراوەتەوە کە هەر یەک لە کارەکانی تابلۆیەکن لە داهێنان. نمونی هەندێک لەم کارانە کارەکان زۆرن بەڵام نمونی سێ کارتان پێ ئەڵم کۆشکی هەنار سەمەرە پرۆفیشاڵ دەرهێنەری ئەم کارانە دەرهێنەری هەر یەک لەم درامایە لە ئێستاە لە کورسات مەگەزین لای ئێمە ئامادەی هەیە کە ئەویش دەرهێنەر و سینەماکار جەمیل مەفاخریە کاک جەمیل سڵاوت دەبێ و زۆر بەخێر بێت. سڵاو ڕێز منیش سڵام هەیە بۆ ئێوە و بەرنامەی جوانی مەگەزین و بینەرە خۆشەویستەکانتان. سپاس بۆ تۆ زۆر بەخێر بیت. سێ کاری جوان و پڕبینەری دەستگای میدیایی کورسات شاشەی کورسات کە دەرهێنەری هەر یەک لەم کارانە بەڕێسان بوون باسێکی ئەم کارانە بکەین بە گشتی کۆشکی هەنار سەمەرە لە هەمان کاتدا پرۆفیشاڵ. ئەم سێ ئیشاوە لەگەڵ دوو ئیشی ترە کە من ڕەنگە ڕابردوویکی دوور و درێژم هەیە لەگەڵ کورساتی خۆشەویست هەر حتا لە زمانی خاکیشەوە کە دوای کورسات هێن بوو بە فیلمی کورت و دێکۆمنتاری و دوو دراماشمان کە من پێشتر خۆم دروستم کرد بوو دامان بە کورسات و ئەو سێ درامایش کە پێم وایە پرۆفیشاڵ لە 2016 دەستمان پێکرد یانێ ئەوە دەستپێکێک بوو بۆ ئەوەی کە ئێمە لەگەڵ کورساتا بەردەوام بین تا ئەم لەحزەیە. ڕاستەکەی من کە ئێستا خەریکم بیرەکەمەوە لەو سێ ئیشا بۆ من زۆر چێژبەخش بوو. یەکی ئەوەی کە من لەگەڵ کۆمەڵێ برادری دەم و چاو جوان و کۆمەڵێ برادری کە بەڕاستی بە بیر و بە فکر و بە ئایدیا زۆر جوان بوون ئاشنا بووم و هەرەمانە دیسانەوە منی پڕتر کردەوە. ئەو یەکەم ئیشەی کە ئێمە ئەو سەردەمەی ئیشمان کرد هەر لە خودی بەشێکی لە خودی حەساری لە حەوشی کورسات هابوو دێکۆرێکمان لێدا زۆر ئیشێکی بەپەلە بوو هەتا ئەتوانم بڵێم ئێمە لای بەڕۆشتین هەر لە ئاخیر ڕۆژەکانە لای بەڕۆشتین ئەوە زەمانمان کورت بوو چۆن خەرار بوو ئێمە ئیشێکی تر دروستکەین ئەیتر ڕائیەکە گۆڕاوتیان ئەم پرۆفیشاڵ دروستکە. خۆشبەختانە من لەوێ و پردێک دروست بوو لە بین من و هەندێک لە هونەرمەندانی کوردستانە بە تایبەت سلێمانیا هەرچەند ئێمە هەم دەستگای کورسات ئەسن ناوچەگەراییمان نەکرد یانە ئێمە ئەکتەرمان هەبوو هەم لە سلێمانی لە چەمچەماڵ بوو لە هەولێر بوو یانە هەوڵماندا تەنانەت ئەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی شێمە ئەکتەرمان هێنا ناو ئیشەکە و هەوڵماندا و حتا هەوڵیشماندا تەنیا ئەوانەی کە پشتی کامێراش بوون لە شوێنەکانی تر بێت یانێ هەر ئەمە بوو بەخوانێ بوو بە سفرەیەکی گەورەکە سفرەکەمان دەوڵەمەندتر بوو. بەڕاستی خودی کورسات وای کردووە کە منی بینەر کە هەمیشە و بەردەوام من شتی زیاتر و زیاترم لێ بێت ئەوەی وای کردووە کە بەڕاستی من ئێستا لە ڕۆژهەڵاتین ڕەنگە زۆربەی لە ماڵان یەکەم کەناڵێکە داناوە ڕەنگە کورسات بێ چۆن ئەم کەناڵە کەناڵێکی فەرهەنگیە یانێ وا خۆی نیشانداوە بە بینەر کە کەناڵێکی فەرهەنگیەوە بینەر بەردەوام ماتڵی کاری فەرهەنگی و دراما و شتی تازە دەبێت ئەو جێگەیەکی خۆشبەختیە و هەروە لە درامای دوومەوە دیسانەوە من لەگەڵ کۆمەڵێ تر لە برادرانە ئاشنا بووم کۆمپانیای زەنێ کە بەڕاستی بوو بە پردێ لە بین من و لە بین کورساتە هەرچەمە خۆم پەیوەندیم هەبوو و تەواوی هەوڵ و تەقەلای خۆیدا کۆمپانیای زەنێ کە بەڕاستی بتوانێت دیسانەوە ئەو بەرفراوانیەتەوە چۆن بوو زۆر باش یانە بەڕاستی کۆمپانیای زەنێ من ئەتوانم ئەو شایەتیەی بۆ بم لە سەختترین شەرایەتی خۆیە هەوڵی دا کە بتوانێ ئەو شتانەی کە بینەر دەیەوێت ئامادەی بکات و ئێمەش زۆر بە سەختی بەڕاستی ئێستا بیری سەمەرە دەکەومە ئەو بەفرە قورسە ئەو شەرایەتە و شۆفڵمان هێناوە یانێ شەرایەتێک پێشات کە ئێمە وە دوای نەکەوین وەتوانیمان کارەکان ئامادە بکەین و خۆشبەختانە هونەرمەندانێکی دەم و چاو جوان هاتنە ناو ئیشەکەمانەوە کارەکەمانیان ڕەنگین باشە باسی سەمەرەت کرد سەمەرە لەگەڵ کارەکانی ترا لەگەڵ کۆشکی هەنار لەگەڵ پرۆفیشاڵ لەگەڵ کارەکانی ترا
جیاوازتر پڕبینەرتر هۆکاری ئەوە چی بوو؟ هۆکاری کارکردن لە سەمەرەیە چی بوو کە ئەوەندە پڕبینەر بێت و بینەرەکانی 16 ملیۆن بینەری تێپەڕانەوە؟ بەڵێ ڕاستەکەی بازێ ئیش هەیە ڕەنگە تۆ خۆشت چاوەڕوانی ئەوەت نەبێت ڕەنگە من خۆم وەکو خۆشەویستی ڕەنگە خۆشەویستیم بۆ کۆشکی هەنار زیاتر بێت تا بۆ سەمەرە خۆم وەکو دەرهێنەری ئەو ئیشە بەڵام ئەو ئیشە توانی ئێمە کۆمەڵی کێشەمان بۆ دروست بوو لە خودی ئیشەکە بەداخەوە هەندێک اتفاقات کەوت هەندێک کەس قرار بوون بێن نەهاتن و ئەم کۆمەڵە کێشانە یانە هەمیشە لە هوەراوایە تۆ مەشاکلت بۆ دروستە بێ ئەگەر ورەی خۆدانە بەزێنی ئەو مەشاکلانە تەبدیل بکەی بە نقطەیەکی قەوی و نقطەی قووەتی کارەکەی تۆ و ئەوە بوو کە توانی پردێکی خۆش لە بینی ئێمە و لە بینی بینەرا دروست پێوە فیدبەکانی زۆر باش بوو خۆشبەختانە ئێمە توانیمان پێکەنین بێنینە سەر لێوی بینەر لە ڕوانگەی ئەکادمی و لە ڕوانگەی هوەری خۆتەوە چۆن لە درامای کوردیە ڕوانی بۆ ئێستا درامای کوردی بەگشتی لە چه دۆخێکایە؟ من بەڕاستی ڕەنگە من لە دووسێ بوارە ئیش بکەم من ئێستا هەم لە بواری ئەدەبیات ئیشم کردو هەم لە بواری سینەماوە لە بواری دراماشە ڕاستەکەی من وەکو وەزیفەیەک ئەو ئەرکە نیشتمانیە کە بۆ خۆم داناوە دامناوە کە بەشێ لە تواناشم لە درامادا بنم چۆن بەڕاستی ئێمە ئەگەر سیر بکەن درامای ئێمە لە هەندێ شوێنە بەڕاستی ئێمە کێشەی زۆر گەورەمان هەیە ئێمە کاڵایك خەریکین دروستەکەین کە هێشتا نەمانتوانیوە بینێرینە دەرەوەی کوردستان ئایا چەند درامای کوردی هەیە کە بە زمانەکانی تر ڕۆشتوێتە دەرەوە ئەتوانی بڵێ هیچ یا ئەتوانی بڵێ زۆر کەم ڕەنگە من زانیاریم نەبێ درامای کوردی چییە؟ درامای کوردی فقط لە حەزاتێکی خۆش نییە یا لە حەزاتێکی دڵتەزێن نییە درامای کوردی وەکو بخچەیەکە کە تۆ فەرهەنگی تۆ کەلتوری تۆ توانای تۆ وزەی تۆ ڕەنگی تۆ بۆی تۆ هەموو شتێکی کوردی تۆ خەیتەوە بخچەوە ئەینێریتە دەرەوە تۆ خۆت معەرفی دەکەی بە دنیا وەکو ئاوێنەیەکی باڵاڕوان ئەینیرێتە بەرابەری ملەتەکەتەوە نیشانی دنیای دەدەی ئایا منم پرسیارە لە خۆم دەکەم زیاتر وەکو کەسێکە لە بواری درامایشەکە ئێمە تاکەیت ئەبێ لە جێ خۆمانە هەر دەرجا لێ بدەین ئایا ئێمە ئەتوانین توانیومانە بەڵێ ئەتوانین بەڵام تا ئێستا نەمانتوانیوە یا هۆکانیشی ئەتوانێت بگەڕێتەوە بۆ زۆر شت وەکو یەک بۆچی ئەتوانین و نەمان کرد ئێمە ئەمانتوانی بەداخەوە ڕەنگە ئێمە هەموو ئەو بارە قورسەمان ڕەنگە خستبێتە سەر کاناڵی یا دوو کاناڵ چەند کاناڵی کوردیمان هەیە چەند کاناڵی کوردی هەستاون بۆ دروستکردنی درامای کوردی چەندێ پاڵپشتیان کردووە درامای کوردی خۆ لە خانوویەک و ژێرخانێکا دروست نابێ درامای کوردی احتیاجی بە تەجهیزات هەیە احتیاجی بە جەماعەتێکی زۆر هونەرمەند و کاربەدەست هەیە احتیاجی بە ئایدیایەوە بە احتیاجێکی لە هەمووی زیاتر بەوەکەیە کە تۆ بزانی ملەتەکە چی دەوێ و ئەو نقاتە مشتەرەکەی کە تەواوی ئەم چاوەڕوانیانە هەم لە بینەرانەوە هەم لە هونەرمەندانەوە لە کورساتە بڵێ ئەڵێ منیش ئەوە دەڵێم ئایا بۆ ئێمە هەموو ماخستۆ سەرشانی یەک کاناڵ ئەیسە کورسات یا کاناڵێکی تر مەبەستم ئێستا من دەمەوێت تۆزە خۆشببینانە تماشای شتەکان بکەم من ئەڵێم ئەتوانین ئێمە بە دروستکردنی دراما هەم پارە پەیدا بکەین هەم بینەر لە دەرەوەی کوردستان پیاکەین هەم ئەوەی کە ڕۆیای کوردی بنێرینە دەرەوە ئێستا واڵدیزنی ڕۆیای کوردی ئەنێرێتە ناو وڵاتی مناڵی ناو بێشکە و لانکەی من لەو منداڵەوە بگرە تا منداڵی گەورەی من خەریکە ڕۆیای ئەمریکایی ڕۆیای تورکی ڕۆیای فەرانسی خەریکە واردی وڵاتەکەی من دەبێ ئەی بۆ من ڕۆیای کوردی لە ماڵەکەی خۆما بڵاو نەکەمەوە من ئەڵێم ئەتوانین بەڵام هیممەتێکی ملی دەوێت ئەرکێکی نیشتمانیە تەنیا هی کاناڵێک و دوو کاناڵ نییە یعنی ئەو ئەرکە نیشتمانیە ئەبێ هەموومان خۆمان بەبەر پرسیار بزانین کە ئێمە بتوانین هەم بینەری خۆمان ڕابگرین هەم شتە جوانەکانی خۆمان کە خەریکە لە بیر دەچێتەوە گرنگترینی زمانە تۆ ڕۆژانە لە ناو تاکسیا لە ناو خیابانە لە ناو پاسا لە ناو مەتعەمە تۆ تماشاکە بە تایبەت جیلی تازەمان تۆ تماشای زمان بکە زمانی ئێمە خەریکە لە بین دەچێت ڕۆیای کوردی ئێمە خەریکە لە بین دەچێت.
ناڵێم هەموو ئەمانە دراماتوانێ بیکە بەڵام بەشێکی دراماتوانێ لەسەرشانی گرفتەکە تەنیا میدیایە یان گرفتەکە گەڕێتەوە بۆ تێکستی بەهێز و باش بۆ سیناریۆ بۆ بەرهەمهێنان بۆ بودجەیەکی باش لە پشت هونەرمەندانەوە ئەرزم کرد هەمووی ئێستا من بۆ نمونە عەرز دەکەم مەسەڵەن بۆ نمونە لە کۆریا پێ دەڵێن لێرە لە کۆرا هێشتا دراماکە دروست نەکراوە ئەو سریاڵە دروست نەکراوە بەڵام ڕەنگە بە 20 وڵات فرۆشرا بێت ئۆتاقێکی فکر هەیە ژوورێکەیە کە لەوێ ئایدیا دروست دەبێت لەو ژوورە ئەڵێن بۆ ئەمساڵ چی بەرهەم بێنین هەم بۆ وڵاتەکەی خۆمان هەم بۆ دەرەوە کە ئایدیاکە بوو هەندێک پسپۆر دێنە پشتی ئیشەکە و ئەم کەسانیشە ناودارن مشەخەسن و ئیشەکان ئاوا ئەڕواتە پێشەوە ئێمە بەداخەوە بۆ نمونە من ئەمە بە خۆم دەڵێم بە ئەو کاناڵە دەڵێم کە ڕەنگە ئیشی تیا بکەم ئێمە تەنیا ئیشێکەکەین بۆ ڕەمەزان ئای مانگێ دوو مانگێمێنێ ئای کاکە وەرن زووکەن کۆبینەوە ئیشەکە مەکەین تەواو کە ڕەمەزان تەواو بوو ئیش تەواو بێ هەموو ئەڕۆنەوە ماڵی خۆیان ئاو گرفتێکی زۆر گەورەیە ئێمە بەرنامەمان نییە ئێمە ئەبێ ئەگەر لە بۆنەی کا لە مناسبەی کە قەرارە بەرنامەی بڵاو بکەینەوە ئەبێ 3 مانگ پێشەوە بەرنامەکەمان ئامادە بێت هەموو کارشناسەکانی ئێمە هەموو زاناکانی ئێمە لەسەر ئەو کارە قسەیان کرد بێ ئامادەیان کرد بێ ویرایشی بکەن ئامادەی بکەن جا وەختە بێتە سەر شاشە باش کاک جەمیل پرسێکی کۆمەڵاتی گرنگ هەیە لە ئێستاە لە خەیاڵی خۆت هابێت کاتێک کە درامایەک پرۆژەیەکی نوێ هەبێت ئەمە بکەیتە چەقی کارەکەت بەڵێ ئێمە بەردەوام من لە فستیڤاڵی دهۆک بووم 2000 نازانم چەند بوو پێنجمین من ئیشێکم لەوێ هەبوو بوو بە باشترین ئیشیش لەوێ و باشترین خەڵاتیشی وەرگرت فیلمێکی درێژ بوو بەناو هەنارم بۆ دان کرد بووی خانمێک بوو ڕئیسی هەیئەتی ژووریەکە بوو بەداخۆ من خۆ زمانیشم نازانی بەڵام وەریان گێڕاوە بۆم شتێکی وت کە بەڕاستی زۆر منی وادار بەوە کرد کە بیری لێ بکەمەوە وتی کاک جەمیل دنیا تینوی چیرۆکی ئەوەیە ئێمە پڕین لە چیرۆک بەڵام ئایا چۆن دەتوانین چیرۆکەکانمان بگێڕینەوە لە چ ڕوانگەیکەوە ئێمە ئەم چیرۆکانە بەسەبەنی ئەەکەین و ئەینێرین بەداخەوە ئێمە یەکێ لە کێشە گرفتەکانمانەوەی من بەداخەوە ڕەنگە نەزانم بەسەبەنیەکەی لە کوردیا بێ بەچی بەڵام تۆ کاڵایکت هەیە بۆ نمونە شکڵاتێکت هەیە چۆن دەی پێچیتەوە کە مشتریەکەت ئەو بینەرەت دەخەڵەتێنی ببوورە ئاوا دەڵێم یا واداری دەکەی کە ئەو کاڵایە تۆ بکڕێت ئێمە چیرۆکی زۆر جوانمان هەیە تۆ هەر بڕۆ بەڵام کاک جەمیل یەک ببوورە سەکە پێ بڕم چیرۆکەکانمان زیاتر خۆی لە ئازارە ئەبینێتەوە ئێمە زیاتر ئەوەندەی ئازار و ئەوەندەی خەمەکانی خۆمان پیشانەین ئەوەندە سەرکەوتنەکانمان ئەوەندە شادی و خۆشیەکانمان پیشان ناین لە فیلمەکانە ڕاستە بەڵام ئێمە زۆر خەممان دیوە ئێستا تۆ تماشای جوولەکەکان بکە تماشای یەهودیەکان بکە سەیریان بکە ساڵانە بە $1,000,000 دەها و سەدها فیلم لە مەوردی ژینۆسایدی جوولەکەکانەوە خەریکن دروستەکەن بەردەوام یعنی لە توولی ئەم ساڵیانە لە دوای شەڕی عالەمیە و لە دوای جەنگی جەهانیەوە تۆ تەماشاکە بەردەوام بە کتێب و چییە ئەوان نقطە زەعفی خۆیان کردوتە نقطە قووەتی خۆیان کاکە تۆ هەر من ئەسڵەن دەرەوەی دنیا دەرەوەی کوردستان ناڵێم تۆ بزانە لە کوردستانە تۆ هەرێم چاو لێ مەکە دەرەوەی هەرێم تماشاکە چەند نەفەر دەزانن ئەنفال چییە چەند نەفەر دەزانن 182,000 نەفەر 182 کەس گیانیان نەدەستە هەر یەک نەفەر نیشانەیەکە لە مردنی میلەتێک ئێمە نەتەنیا نەماتانی ئازارەکانمان نیشان بین بەڵکە نەمانتوانی پێکەنینیش بێنین یانە دوو جەمسەرە یانە دوو جەمسەرەکە زۆر قورسە هەرچەند ئەڵێم ئیشی باشیشمان کردو یعنی ئەوەش نییە هەموو شتەکانمان نابێ زەربی سفرکەین ئێمە لەم بێ ئیمکانیاتەدا من خۆم بیرم دێ بەڕاستی ئێمە لەگەڵ برادرانمان ڕەنگە ئێستا ئەو برادرانە گویان لە قسەکانی من بێت من ڕەنگە سیارەکە خۆم بفرۆشتایە تۆ پارێ خۆت بێنێ ئەو شتێکی خۆی بێنە هەمومان خردەکردەوە فیلمێکمان دروستە کرد بە هشمل دەست خۆش بکات سواز بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووم سواز بۆ ئامادەبوونت لە کورسات مەگەزینی ئەمڕۆیە هیوادارین دیداری داهاتوومان باسکردن بێت لە چەند بەرهەمێک کە بەرهەمەکان
بەرهەمی دەستگای میدیایی کورسات بێت و بۆ لەسەر شاشە بیبینی. منیش زۆر مەمنونم لە میوانداریتان. سپاس بۆ تۆ.